تۆژیانی میلەت بەراورد بەو 15 ساڵی ئەوانە دروست بوونە چیان کردو. دکتۆر دڵشاد ڕقی لە علی حەمە ساڵح و ڕێباز حەملانە و لە داخی ئەوانیش خۆی کاندید کردو بۆ کارێکی من وەکو شەخص ڕقم لە هیچ کەسێ نییە، بەڵام سیفاتی کەسەکان ئێمە گەر بە بیرمان بێتەوە ڕەوانشاد نەوشیروان مستەفا کە بزوتنەوەیەکی جوڵانەوەیکی دروست کرد کە بۆ ئەوەی کە شکۆمەندی معارەزە دروستکە بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو زاڵمی دەسەڵات بێتەوە ئەنە کۆمەڵەوانە کۆمەڵێلکەی پیس لە دەوری بوو ئەم هێلکە پیسانە تر دوای هەرێکە خۆیان لە ڕەنگێک بینیەوە ئەمانە چۆن بڵێ کڕین و فرۆشتن ڕوویدا کۆیلایەتی ڕوویدا ئەمە بەست ئەوەی ئیتر وازەحە با میلەت بڕیاردا کێ بوون ئەوانە وەڵا با میلەت نەبێ هەموو وازەحە ئێستا یعنی احتیمالە لەبەرەوەی کە بڵێن خۆم کاندید کردویان شتێ بەنەوە ئەگلێکی بنەوە یعنی ڕقەبەرایەتی نییە وەکوانیاڵە کاکە تۆژیانی میلەت بەراورد بەو 15 ساڵی ئەوانە دروست بوونە چیان کردو یعنی بە غەیر مباشر کول و کەلەبەرەکانی دەسەڵات بڕەکەنەوە وازەحە.